بەڕێزان جارێکتر گەڕینە وڵاتان بەداخەوە خراپی هەڵەکانی ئینتەرنێت نایەڵێ بەردەوام بین لە گواستنەوەی دیمەنەکانی ناو یاریگا. تۆپ لە بەرژەوەندی یانێوەرشی ڕواندزە، لێدانی کۆرناڵ یانێوەرشی ڕواندز. جارێکی تر دووپاتی دەکەینەوە کە تاکو ئێستا هیچ گۆڵێک تۆمار نەکراوە 0-0. ئەگەر چی چەند هەلێکی زێڕین لەلایەن وەرشی یانێوەرشی ڕانیەوە لەدەستدراوە، بەڵام تاکو ئێستا نەتوانراوە گۆڵ تۆمار بکرێت. لێدانی کۆرناڵ بۆ یانێوەرشی ڕواندز. تۆپ لە ناوەڕاستی، تۆپ لە بەردەم گۆڵچیە بەڵام کۆنتترۆل دەکرێ. گەشتبین تۆپەکە وەردەگرێ. یاریزانی ژمارە حوت یانێوەرشی ڕانیا لازۆ تۆپەکە وەردەگرێ. لازۆ یانیزانی یانێوەرشی ڕانیا هێرشێکی ترسناک بۆ مرتەزا یاریزانی ژمارە 16. مرتەزا لێدانێک بەڵام لەلایەن هێڵی بەرگریەوە دەپسرێنرێت و تۆپ لە یانیزانی ژمارە 32 هەیە. بەڕێزان بەهۆی گەرماوە مۆبایلەکانمان و کامێراکانمان گەرم دادێن و دەکوژێنەوە، جگە لەوەی کە هێڵی ئینتەرنێتیش تەواو نییە. بەداخەوە ناتوانین وەکو پێویست لەگەڵتان دابین و بتوانین دیمەنەکانی ناو یاریگای یانێوەرشی ڕواندستان بۆ بگوازینەوە. بە ئومێدین بتوانین سات بە سات لەگەڵتان دابین بۆ گواستنەوەی یاری نێوان یانێوەرشی ڕانیە و یانێوەرشی ڕواندز. تۆپ لە بەرژەوەندی یانێوەرشی ڕانیەیە. یاریزان ژمارە 7 تۆپەکە وەردەگرێت بۆ مرتەزا بۆ هێڵی بۆ لە باڵی چەپ، بەڵام هێڵی بەرگری یانێوەرشی ڕواندز بربەستە لە بەردەم تۆمارکردنی گۆڵی یەکەمی یانێوەرشی ڕانیا. ئارام یاریزانی ژمارە 3 یانێوەرشی ڕانیا تۆپەکە وەردەگرێت. شوانە سێوەدەین تۆپێکی جوان شوانە، بەڵام دەچێتە دەرەوەی یاریگا و هەڵدانی لا بۆ بەرژەوەندی یانێوەرشی ڕواندز. هاندەرێکی زۆر یانێوەرشی ڕانیا ئامادەیە کە لە ڕانیەوە تەشتیان هێناوە، ڕێگایەکی دووریان بڕیەوە لە پێناو هاندانی یاریزانەکانیان بۆ تۆمارکردنی گۆڵ و سەرکەوتن بۆ قۆناغی 8 کە سەرکەوتن بۆ پلا یەکەکان مسۆگەر دەکات. تۆپ لە بەرژەوەندی یانێوەرشی ڕواندزە، بەڵام دەپسەندرێت و هەڵدانی لا بۆ بەرژەوەندی یانەی ڕانیا. بۆ ئومێدین بتوانین گۆڵی یەکەم تۆمارکەین بۆ ئەوەی دڵی هاندەرانمان خۆشکەین. فاول لە بەرژەوەندی یانێوەرشی ڕواندز. سامان بورهان ناڕزایەتی دەردەبڕێ بەرامبەر بە ناوبژیوانان. یاریزانی ژمارە 11 سامان بورهان یەکێکە لە یاریزانە باشەکانی یانێوەرشی ڕانیا. بەڵە بەرزان گفتوگۆی نێوان ناوبژیوان و یاریزانانی یانێوەرشی ڕانی و ڕواندز خۆک دەبینرێ. ئێستا دانی فاوڵ لە بەرژەوەندی یانێوەرشی ڕواندز. یانێوەرشی ڕانیە کە شێوازێکی تایبەت بەخۆیان هەیە لە هاندانی یاریزانەکانیان. ئێستا ئومێد دەکەم کە دەنجی یانێوەرشی ڕانیە ئاندەرانی یانەکە ببیستن کە چۆن هانی یاریزانەکانیان دەدەن. تۆپ لە ناو هێڵی جەزای ڕانیەدا تاوەکو ئێستا هیچ بە هیچ 0-0 هیچ گۆڵێک تۆمار نەکراوە. هاندەران و ئامادەبوانی یاریگاکە لە چاوەڕوانی تۆمارکردنی گۆڵی یەکەمدان، بەڵام تاوەکو ئێستا هیچ گۆڵێک تۆمار نەکراوە. کاردۆز یاریزانی ژمارە 6 یانێوەرشی ڕانیا لە چاوەڕێی جێبەجێکردنی تۆپەکەدا کە یەکێکە لە یاریزانە بەناوبانگ و باشەکانی یانێوەرشی ڕانیا. تۆپەکە دەپسرێنرێت و دەگەڕێتەوە بۆ هێڵی بەرگری یانێوەرشی ڕانیا. یاریزانی ژمارە 4 جێبەجێ دەکات و لازۆ تۆپەکە وەردەگرێت، بەڵام هەڵدانی لا بۆ بەرژەوەندی یانێوەرشی ڕواندز. بەڵە بەڕێزان تاکو ئێستا هیچ گۆڵێک تۆمار نەکراوە و یاریەکە 0-0 لە کۆتایی جێمی یەکەمی یاریەکەداین. تۆپ لە بەرژەوەندی یانێوەرشی ڕانیا داستان ساڵح چەلاویدایە. گۆڵچی یانێوەرشی ڕانیا داستان چەلاوی یەکێکە لە گۆڵچیە بەتواناکانی خولەکە. یاریزانی ژمارە 3 ئارام تۆپەکە وەردەگرێ، بەڵام دەپچێنرێت لەلایەن هێڵی بەرگری یانێوەرشی ڕواندزەوە. جارێکتە تۆپەکە وەردەگرێتەوە. گەشتبین لە چاوەڕوانی وەرگرتی تۆپدایە. گەشتبین فاوڵ لە بەرژەوەندی یانێوەرشی ڕانیا.
واوەڵە بەرژەوەندی یانەی وەرزشی ڕانیا چاوەڕێ دەکرێت شوانە سێوەدین یان مورتەزا تۆپەکە جێبەجێ بکە. مامۆستای من عەبدوڕەحمان بەردەوامە لە پێدانی ڕێنمایی بە یاریزانەکانی کە ئومێدێکی زۆری لەسەر هەڵچنراوە بتوانێت ئەم خۆناغا تێپەڕێنێت و یانەی وەرزشی ڕانیا بگەڕێنێتەوە بۆ خۆناغی پلا یەکەکانی خولی تۆپی پێی کوردستان. سامان بورهان لە چاوەڕوانی جێبەجێکردنی تۆپەکەدایە. بەڵە بەرزان ناوبژیوانی چوارەم 2 دقەی لە کاتی زیادکرا و بەرز کردوتەوە. تەنها 2 دقیقە ماوە بۆ کۆتایی هاتنی جێمی یەکەمی یاری نێوان یانەی وەرزشی ڕانیا و یانەی وەرزشی ڕواندز کە تاوەکو ئێستا یەکسانن بێ گۆڵ و هیچ گۆڵێک تۆمار نەکراوە. هەرێک لە یاریزانی مورتەزا و سامان بورهان لەسەر تۆپەکەن. سامان بورهان جێبەجێی دەکات. گۆڵی یەکەم تۆمارکرا بۆ یانەی وەرزشی ڕانیا. سامان بورهان بە شێوازێکی زۆر جوان لە کاتی زیادکراوی یاریەکەدا تۆپەکەی جێبەجێ کرد و توانی گۆڵی یەکەم تۆمار بکات. یاریزانی ژمارە 11 سامان بورهان جۆش و خرۆشی هاندەرانی یاری وەرزشی ڕانیا بە تەواوەتی بەسەر یاریگاکەدا باڵی کێشاوە. پیرۆزە لە یانەی وەرزشی ڕانیا کە تواندرا گۆڵ تۆمار بکەن. یاریزانی ژمارە 11 سامان بورهان بە شێوازێکی زۆر جوان گۆڵی یەکەمی بۆ یانەی وەرزشی ڕانیا تۆمار کرد. ئێستا ڕانیا خۆناغێک چۆ پێش بۆ گەیشتن بە پلا یەکەکانی کوردستان. مامۆستا هێمن و یاریدەدەرەکانی دڵخۆشی خۆیان دەردەبڕن لە تۆمارکردنی گۆڵی یەکەم بۆ یانەی وەرزشی ڕانیا. پیرۆزە لە هەواداران و لە ئامادەبوانی یاریگاکە. بەڕێزان ئێستا 1-0 لە بەرژەوەندی یانەی وەرزشی ڕانیا. گۆڵەکە لەلایەن سامان بورهان لە دەقەی 46دا تۆمار کرا. بە ئومێدی ئەوەی بتوانین ئەم دڵخۆشی هاندەران و یانەی وەرزشی ڕانیا بەردەوامی هەبێت و جارێکتر مێژوویەکی تر بۆ ڕانیا بنووسرێتەوە. تۆپ لە بەرژەوەندی یانەی وەرزشی ڕانیا. یاریزانی ژمارە 7 کۆنتڕۆڵی دەکات. مورتەزا وەری دەگرێت بەڵام لەلایەن هێڵی بەرگریەوە بەرپەس دەدرێتەوە. سامان بورهان خاوەنی گۆڵی یانەی وەرزشی ڕانیا و کە تاکە گۆڵی یانەکەیە وا تاکە گۆڵی یاریەکەشە. هەڵدانی لا لە بەرژەوەندی یانەی وەرزشی ڕواندز لا ناوەڕاستی یاریگا شوانە سێوەدین تۆپەکە وەردەگرێ بەڵام دەپسێنرێت و ئەمەی بیستان فیکەی ناوبژیوان بوو کە جێمی یەکەم کۆتایی پێهات. یانەی وەرزشی ڕانیا توانی گۆڵێک تۆمار بکات و ئێستا ڕانیا 1-0 لە پێشەوەیە. بەڵە بەرەزان لەگەڵتانین بە یارمەتی هاوکارانم کاک محەممەد موسا و بێستون ئیبراهیم و کاک مەڵبەند غازی بە کۆمنتاری ئادەم ئاودەل لەگەڵتان بەردەوام دەبین. لە جێمی دووەم دەینەوەلاتان لەگەڵمان بن. تصویر کا قدم دبا لایو کاو تو دیکی أنا دیکی کا قدم اسای بیکی چی طاقت بیکی تصویر راسو نه تصویر غیر غم تو پیش کاری کرد ها برو برو او دادنم بینەرانی خۆشی سپێدی تەلەڤیزیۆنی ڕانێ داوای بوونتان لێ دەکەین بەهۆی گەرمبوونی ئامێرەکانمان و خراپی هەڵی ئینتەرنێت چەند جارێک پەخشەکەمان پچڕا. ئەمە هەندەرانی یانەی ڕانیان و بە داوای لێبوردنیشەوە بەهۆی ئەوەی کە دەستەی سەرپەرشتیارانی یاریەکە ڕێگەمان نادەن لە شوێنێکی گونجاو بۆسی ناتوانێت هەموو گۆشەکانتان یاریگاتان بۆ وازنەوە هەندەرانی یانەی ڕانیان. Gracias.
موبایلەکانم کوشانەوە لە گەرما موبایلەکە دەکوژێنەوە. بینەرانی خۆشەویستی پیجی تەلەڤیزیۆنی ڕانیا دووبارە و سێبارە و دەبارە داوای بوردنتان لێ دەکەین بەهۆی گەرمبوونی موبایلەکانان موبایل و ئامێرەکانمان چەندی جار پەخشەکەمان وەستا و بەهۆی خراپی شوێنی وێنەگرتنمان لە بەهۆی کە سەپەرشارانی یاریەکە ڕێگریمان لێ دەکەن ناتوانین هەموو گۆشەکان تەمەتاوی بگوازینەوە بە تایبەتی دیمەنی هاندەرانی یانێ ڕانێکە ژمارەیەکی یەکجار زۆری هاندەران لە ڕانیەوە هاتوونە یاریگەی ڕەواندز بۆ ئامادەی یاریەکە بوون. یاریەکەش بەهۆی گەرماوە چەند جارێک وەستێنرا لەلایەن ناوبژیوان و سەپەرشتیاران یاریەکە بۆ خۆفێنکردنەوەی یاریزانان بەداخشەوە لەو بۆی کاریگەریە و گەرمایەوە ئامێر موبایلەکانی ئێمە چەند جارە گەرم داهاتن و کوژانەوە داوای لێبوردنتان لێ دەکەین ئەمەش پێما خۆشە بە دڵنیاییەوە بە جوانترین شێوە یاریەکەتان بۆ بگوازینەوە بەڵام بەداخەوە بۆی بەرزیبلەکانی گەرماوە نەماتوانێت و پێویست ئینشەڵا بۆ تایمی دووەم بە هەموو هەوڵتوانایەکەوە لە خزمەتتان دەدەین بۆی کە پەخشەکە بەبێ پچخان بۆ ئێوەی ئازیز بگوازینەوە. هیوادارین بینەرانی وەرزشی و هاندەرانی وەرزشی دوور بن لە نووسینی کۆمنتی نەشاو کە بە دڵنیایەوە ئێمە لەبەر خاتری ئێوەی ئازیز گەشتمان کردو بە ڕەواندز بۆ ئەوەی یاریەکە بۆ ئێوە بگوازینەوە بەڵام دەبێ ئەو ڕاستێ بزاندرێت کە بەهۆی خراپی هەڵی ئینتەرنێت و گەرمبوونی ئامێرەکانمان بۆ پێویست لە تایم یەکەم نەماتوانین بەڵام ئینشەڵا لە تایمی دووەمدا بە هەموو توانایەکە هەوڵ بدەین یاریەکە بگوازینەوە بەبێ ئەوەی پچڕانی تێ بکەوێت. سپاس بۆ کۆمنت و شەیرەکانتان سپاس بۆ پشتگیریتان کەمێکی تر یاریەکە تامی دوم دەست پێ دەکات و لە تامی یەکەم دایانەی ڕانێ بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر پێشکەوت بە سەریانی ڕەواندزدا ڕاستەوخۆ لەگەڵتان دەبین دیمەنەکانی ناو یاریگاتان بۆ دەگوازینەوە دووبارە بەرەو دەچینە ناو یاریزانانی یانەی ڕانیا ئەمە دیمەنی یاریزانانی یانەی ڕانێ و دەستی ڕاینەر یانەی ڕانەیە خوان ئامادە دەکەن بۆ تایمی دووەمی یاریەکە یانەی ڕانێ بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر پێش یانەی ڕەواندز کەوتووە کۆناغی 16 خولی پلەدوەکانی کوردستانە یاریگای چون لە یاریگای یانەی ڕەواندزە و یاریگەڕانەوەش لە یاریگای یانەی ڕانیە دەبێت بەداخەوە بەهۆی وەرزی پلەکانی گەرما هیلاکیەکی زۆر بە یاریزانانی یانەی ڕانیەوە دیارە ئامادەکاری دەکەن بەهۆی کە تایمی دووەم یاریەکە دەست پێ بکەنەوە دەمانەوێت بۆ چوونی یەکێک لە شارەزانی وەرزش و یەکێک لە وەرزشدۆستان وە ستافی ڕاینەراتیانی ڕانێ وەربگرین کاک بەختیار ئەنجامی یاریەکە گۆڵێکی بێ بەرامبەر بوو تایمی یەکەم یاریەکە چۆن بینی؟
سپاس بخوا لە سەدا هەشتا زیاتر تۆپ لەژێر کۆنتڕۆلی یارزانانی ئێمەدا بوو و ئەنجامەکەش 1-0 بوو. ئێمە چاوەڕێی هیمەتی زیاتر لە یارزانەکان دەکەین بە ئەنجامی باشتر زیاتر بڕۆینەوە ناوخاکی خۆمان هەفتەی ئایندە لە ناوخاکی ئێمە یاری هەیە. پشت بەخوای کەورە سەرکەوتنێکی زۆر مەزن و باش بەدەستدێنین. تا ئێستا ئێمە زۆر لە یارزانەکان و لە دەستەی سەرپەرشتیاری ڕاهێنە ڕازین و بەدڵی ئەو جمهورە خۆشەویستە دەبێت کە زۆرمان دوونە بەڕاستی لە ڕانی ئەرچیان کێشاو هاتوون بۆ ئێرە دڵنیان بە بەدڵی هەموو لایەک بەرزی پلەکانی گەرما کاریگەری چی بۆ لەسەر کاریگەری هەیە لەبەرەوەی هەر ئەوەش بوو 2-3 پشیاندا بە یاریزانەکان و پشت بەخوای گەورەی ئێستا بەرەبەرە فێنێک دەبێت و دڵنیا بە ئەنجامێک شایستە و باشەوە دەگەڕینەوە ڕانی دەوازێ ڕاپەڕی. بەختیار حەسەن زۆر سپاس بۆ بۆچووی جەنابتان. باڵای بینەرانی خۆشەویست ئەمە دیمەنی هاندەرانی یانێڕانیە لەسەر پەیژەکانی یاریگا کەمێکی تر تایمی دومی یاریەکە دەست پێ دەکاتەوە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵتان بەردەوام دەبێت. ئەوە چێوەکو دەبێت بەڵە بەڕێزان ئێستا چاوەڕێی دەستپێکردنەوەی ژێمی دووەمی یاریەکەین لە نێوانیانەی وەرشی ڕانی و یانی وەرشی ڕواندز بە شێوشی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی ڕانیەوە لەگەڵتانین باوکاری بەڕێزان کاک محەممەد مستەفا و کاک بێسون ئیبراهیم و هاوکارمان کاک مەڵبوون قازی. یاریەکە 1-1 لە بەرژەوەندی یانی وەرشی ڕانیە و گوڵەکە لەلایەن یاریزانی ژمارە 11 یانی وەرشی ڕانیە سامان بورهان بە شێوازێکی زۆر جوان جێبەجێکرا بەهۆی پلەکانی گەرما و خراپی هەڵی ئینتەرنێت بەداخەوە جارجارە پەخشەکەمان دەوەستێ ئەوە ئێستا لە سەر شاشەکەی و دەیبینن یانی وەرشی ڕانیە کە لەلایەن ڕاهێنەری یانەکەوە مامۆستای من عەبدوڕەحمانەوە ڕێنمایی پێویست دەدرێت بە یاریزانەکان بۆ ئەوەی بتوانرێت پارێزگاری لەو گۆڵە بکەن یاخود گۆڵی تر تۆمار بکەن و بتوانن بە ئەنجامێکی باش سەرکەوتن بەدەست بهێنن. یانی وەرشی ڕانیە لە ئەگەری برنەوەی ئەم یاریە خۆناغێک دەچێتە پێشەوە بۆ گەیشتن بە پلەیەکەکانی کوردستان چکە یاری گەڕانەوە یاری داهاتوو لە یانی وەرشی ڕانیە لە ناو یاریگای وەرشی ڕانیە دەبێت ئەرچی ئاسانتر و تا ڕادەیەک نزیکتر دەبێتەوە بۆ سەرکەوتن بە قۆناغی ئایندە و گەیشتن بە خولی پلەیەکی کوردستان. ئێستا چاوەڕێین جەمی دووەمی یاریەکە دەست پێ بکاتەوە لەلایەن ناوبژیوانەوە فیکەی یاریەکە لێ بدرێت. هاندەرێکی زۆر لایەنەکە لە هەردوویانە لە یاریگاکە ئامادەن هەم لە یانی وەرشی ڕانی و هەمی ژانی وەرشی ڕواندز بە تایبەت دیاری هاندەرانی یانی وەرشی ڕانی کە لە ڕێگایەکی دوورەوە هاتوون ژمارەیان یەکجار زۆرە دەتوانم بڵێم زیاتریشە لە هاندەرانی یانی وەرشی ڕواندز. ئەمەش دەرخەری ئەوەیە کە دانیشتوانی شارەکە خۆشەویستیشی لە ڕادەبەدەریان بۆ وەرزش و بۆ یانەکەیان هەیە چاوەڕێی ئەوە دەکرێت بتوانن بە شێوەیەکی زۆر باش سەرکەوتن بەدەست بێنن بۆ قۆناغەکانی ئایندە و دوای دابڕانی چەندین ساڵە بتوانێت جارێکتر یانی وەرشی ڕانیە بگەڕێتەوە ینی